ئێمە ئەو پرۆژەی ئێمە لە ناحیەی بنگردە سەرەتا ئەمە هەموو ڕێکارە یاسایەکانمان بڕیوە بۆ تەواوکردنی ئەو پرۆژەیە کە پرۆژەکەمان لەسەر 20 دۆنم زەوی دروست کراوە کە لە دوو قۆناغ پێک هاتبوو لە دوو قۆناغی یەکەممان تەواو کرد زیاتر لە 95 پرۆژەکەمان تەواو کرد هەر لە سەرەتاوە ئەوان دژایەتیان کردین و ڕێگەیان نەداین پرۆژەکە تەواو بکەین تا ئەو کاتەی کاک عەلی ئەمە ساڵح و کاک عەبدولستار مەجید هاتنە سەرخەت خۆشبەختانە بە پشتیوانی وانەوە توانیمان ئێمە دەست بە پرۆژەکە بکەین ئێستا کە پرۆژەکەمان کە 90 تەواو کردبوو 95 تەواو کردبوو ئامادە بوو بۆ ئەوەی ئێمە بتوانین ئینتاجی هێلکە بکەین بەرهەمێنانی هێلکە بکەین کە بەرهەمێنانی هێلکە لە کوردستاندا خۆتان ئاگدارن هێلکەی زۆر هەیە قاچاق لە کوردستاندا بەڵام بەداخەوە وەزارەتی کشت و کاڵ لە جیاتەوەی هاوکاریمان بکات بە ئەوەی کە دەعمی مادیمان بکە یان هەر کار ئاسانیەکمان بوو کە ڕێگری لێکردوین و کە لە دوی مانگ لە دوی یەک بەڕێوەبەری گشتی تەلەفۆنمان بۆ دەکات ڤێتەرنەری تەلەفۆن بۆ دەکات کە چوارشەمە چوین لەوێ لەگەڵی دانیشتین جۆرێک لە جۆرەکان داوای پشک و داوای سەهممان لێ دەکاتن ئێمەش بۆیە ئێستا ئێوەمان بان کردو بەڕاستی ئەو پرۆژەیە ئێمە دامان نابوو هەرهەڵی وەشێنینەوە بەڵام ئێستا کە ڕامان گرتووە لەبەر ئەوەی داوا لە جەنابی سەرۆکی هەرێم حکوومەت هەرێمی کوردستان دەکەم و داوا لە قوبات تاالبانی دەکەم بە هەنامان بێ بۆ ئەوەی ئەمە ئەو پرۆژەیە بتوانین ئینتاجێک دروستکە لە هەرێمی کوردستان و ببین بە هەلی کار بڕەخسێنین بۆ خەڵکی ناوچەکە و